بەخێربێن بۆ خولی فێربوونی زمانی فارسی. ناوازەترین خولی فێربوون. لەگەڵ ئێمە ئاسانتر فارسی فێر بە. کەناڵی مەمەد سەلاح هەموو کات نوێترین و جیاوازترینە. سلام دوستان عزیز، سڵاوهاوڕێیانی عزیز لە بەشی دووهەمی کتێبی فێربوونی فارسی لە خزمەتتانم کە بەشی دووهەم حوزێ 2 کار، تەحسیل و سەفەر. کار واتە کارکردن، کار تەحسیل خوێندن، سەفەر هەرواتە سەفەر و گەشت. لەم بەشەیە 5 بەشمان هەیە کە بەشی یاخود 5 وانەمان هەیە کە بەشی یەکەمی یاخود وانەی شەشەم تەحسیل ئەڤەل واتە باسی خوێندنەکە بەشی یەکەمی، وانەی حەوتەمی تەحسیلە دۆڤۆم وانەی ئەمیشە باسی خوێندنەکە، وانەی هەشت و وانەی نۆش باسی ئیشکردنەکە و لە کۆتاییدا وانەی دەیەم باسی گەشتکردنەکە. پاڕاستەوخۆ بڕۆینە سەر وانەکان، بەڵام تکایە ئەگەر وانەکانی پێشووترتان نەخوێندووە تکایە بڕۆن لە وانەی یەکەمەوە لە چەناڵی یوتیوبی مەمەد سەلاح سەیری وانەکان بکەن بۆ ئەوەی بە جوانی لە هەموو بابەتەکانی دواتر تێبگەن. دێنە سەر وانەی شەشەم، بەشی یەکەمی وانەکە کە باسی تەحسیل واتە خوێندن و بەشی یەکەمی تەحسیل واتە بەشی یەکەمی خوێندن. لێرەدا باسی چیەکە؟ مەراحل تەحسیل. مەراحل تەحسیل واتە هەنگاوەکانی چی؟ خوێندن. لە وێنەکانە سێ وێنەیاوە. لە وێنە یەکەم چەند مناڵێکە، هەروەکو دیارە قوتابخانە نییە لە وێنەکەیە، شێوازی قوتابخانە نییە. پێ ئەوترێت چی؟ پیش دابستان، واتە پێش ئەوەی بڕۆنە قوتابخانە، پیش دابستانی. پیش دابستانی. هەنگاوی دووهەم چیاوە؟ کۆمەڵێک قوتابی کە لە پۆلان دابستان، دابیرستان، دابستان، دابیرستان. باشە؟ بە ئەو هەنگاوە ئەو چێکە ئەو قوتابیانەی لە خوێندنن پێیان ئەوترێت دابستانی یا دابیرستانی. ئەوانی کە لە قوتابخانەیان پێیان ئەوترێت دانش ئاموز. من دانش ئاموز هەستم. کە کەسێک بڵێت من دانش ئاموز هەستم واتە من لە قوتابخانەم. ئێمە خۆیان پێڵێن چی؟ قوتابی. من دانش ئاموز هەستم، من قوتابیم. وێنەی سێهەم وێنەی زانکۆیەکی داوە کە پێشووتر خوێندماوەتمان بە زانکۆڵێن دانشگاه. دانشگاه واتە زانکۆ. ئەگەر کەسێک لە زانکۆ بێ خۆمان پێڵێن خوێندکار، لە زمانی فارسیا پێڵێن دانشجوو. من دانشجوو هەستم، من دانشجووم یاخود خوێندکارم. ئەتوانی لە جیای هەستم میم بەکاربێنی. من دانشجووم، من دانش ئاموز هەستم. باشە؟ با بڕۆینە سەر بەشی دووهەمی وانەی خوێندن کە بریتیە لە وەسایل کلاس درس. وەسایل کلاس درس واتە ئامرازەکانی پۆلی وانە. کلاس واتە پۆل، دەرس واتە وانە. سەرەتا کۆمەڵی وێنەی یاوە، کۆمەڵی وشەی نوێ فێرە بین، تکایە بە جوانی وشەکان لەبەرکەن، شێوازی خوێندنەوەکەشی لەبەر بکەن و لەبەر خۆتانەوە بیڵێنەوە. وێنەی یەکەم نەقشە. نەقشە واتە نەخشە. تابلوی اعلانات. تابلوی اعلانات واتە تابلۆی ڕیکلام یاخود ئاگادارکردنەوە.
کە لە خوێندنگاکاندا کاتێک فەرمانێک شتێک دەرەچێت بڕیارێک لەسەر ئەو تابلۆیە هەڵی ئەواسن. نیمکەت. نیمکەت واتە چی؟ واتە مێز، واتە تەختە، واتە ڕەحلە. نیمکەت. تەختە سیاه دواتر تەختە سیاه واتە تەختە ڕەش. وێنەی دواتر تەختە پاکۆن. تەختە پاکۆن واتە پاککەرەوەی تەختە ڕەش. وێنەی دواتر گاچ. گاچ واتە تەباشیر یاخود هەرگەچ. ڤایت بۆرد. ڤایت بۆرد. ڤایت بۆرد خۆی وشەیەکی ئینگلیزیە لە وایت بۆردەوە وەریان گرتووە، واتە ئەو بۆردە سپیانەی کە لە زانکۆکانە زیاتر هەیە و بەکارێ. دواتر ماژیکە ڤایت بۆرد. ماژیکە ڤایت بۆرد. ماژیکە ڤایت بۆرد ئەو ماجیکەیە، ئەو قەڵەمەیە کە تایبەتە بە نووسینی سەر بۆردی سپی کە ئەسڕێتەوە. بۆیە کاتێک کە تۆ ڕۆیت داوای ماجیکەکەی ناڵێ تەنها ماژیک، ئەڵێ یە ماژیکە ڤایت بۆرد میخوام. باشە؟ بێنە سەر پەڕەی 28 ڤاسائیلە تەحسیلیەمان، ئامرازەکانی خوێندنی من. کۆمەڵێک وێنە، کۆمەڵێک وشەینە. هەروەکو پێشترش ئاگادارم کردنەوە لە سەرەتای وانەکان، گوتم لەم کتێبەیە وشەیەکی ئێجگار زۆر فێرە بن و وشەزانی خۆتان بەهێزەکەن، چونکە وشەگەلێکی زۆر زۆری تێدایە و ئەم کتێبەش تایبەتە بە لەبەرکردن و فێربوونی وشەینە. وێنە یەکەم کولە پۆشتی واتە کۆڵە پشتی یاخود جانتا. وێنەی دووهەم دافتەر هەرواتە دەفتەر یاخود تێنووس. دواتر کتاب واتە پەرتووک یاخود کتێب. عەینەک. عەینەک سێکە ناڵێن عەینەک، ئەکە ناسکێکەنەوە. عەینەک. عەینەک واتە چاویلکە. فەرهەنگێ لوغات. فەرهەنگێ لوغات واتە فەرهەنگی وشە یاخود قاموسی پێڵێن خۆمان. چاسب. چاسب واتە سیکۆتین یاخود چەسب. ماژیک. ماژیک ئەم ماژیکەیان ئاگادار بن جیاوازە لە ماژیکە ڤایت بۆرد، ئەمەیان بۆ دیاریکردنی نووسینی سەر کتێب و دیاریکردنی شتە گرنگەکانە. دواتر چیمانێ؟ خۆدکار. خۆدکار. خۆدکار واتە چی؟ واتە قەڵەمی جاف. مێداد واتە پێنووس یاخود قەڵەمی دار. خەتکێش. خەتکێش ڕاستە. پاکۆن. پاکۆن پاککەرەوە. تەراش. تەراش واتە دادەر. مێدادڕەنگی واتە پێنووسی ڕەنگکردن. جامێدادی. جامێدادی واتە شوێنی پێنووس. کیف. کیف واتە جانتە، بەڵام ئەمەیان جانتای چی بوو؟ دەستی بوو. لەم خوارەوە تێبینیەکی یاوەڵێ چی؟ وقتی هنوز وارد دانشگاه نشده اید. وقتی هنوز کاتێک هێشتا وارد دانشگاه نشده اید یا وارد دانشگاه نشدی. باشە؟ واتە کاتێک
هێشتا نەڕۆشتویتە زانکۆ. دانش ئاموز هستید واتە قوتابیت. کسی که به شما درس میدهد معلم شماست. واتە کاتێک کە تۆ دانش ئاموزی یاخود قوتابیت، کسی که به شما درس میدهد ئەو کەسەی کە وانەتان پێ ئەڵێت چی پێ ئەوترێت؟ معلم شماست. مامۆستای چییە؟ تۆیە. تێبینی دووهەم، وقتی وارد دانشگاه میشوید، کاتێک ڕۆیتە زانکۆ، دانشجو هستید، خوێندکاری، و کسی که به شما درس میدهد استاد شماست. و کەسێک کە وانە بە ئێوە ئەڵێتەوە ئۆستادی ئێوەیە. هاتە ئەو کەسێک کە لە زانکۆیە وانە ئەڵێتەوە پێ ئەڵێن چی؟ ئۆستاد. ئەو کەسێک کە لە قوتابخانە وانە ئەڵێتەوە پێ ئەڵێن چی؟ معلم. تێبینی سێهەم، استاد به دانشجویان درس میدهد. استاد وانە بە دانشجویان ئەڵێتەوە، بە خوێندکاران ئەڵێتەوە. فاطمه، تێبینی چوارم، فاطمه در دبستان حروف الفبا را یاد گرفت. فاطمه لە دبستان حروف الفبا را یاد گرفت. واتە پیتەکانی ئەلفوبێی فێر بوو. این دانش آموز، پێنجەم، این دانش آموز در کلاس سوم تحصیل می‌کند. ئەم قوتابیە لە پۆلی سێم ئەخوێنێت. دێنە سەر ڕاهێنانی بەشی 6. ئەمەیان بۆ ئێوە، بۆ پێداچوونەوە ئەو وشانەی کە لەسەر خوێنمان پڕی بکەنەوە و واتای وشەکان بنووسن لە خوارەوە. دواتر چی کردووە لێرەوە؟ دوو بەشیاوە، تەختە سیا، خۆدکار، کە بەشێکن لە ڤاسایلە کلاس، ئامرازەکانی پۆل، ڤاسایلە تەحسیلێ من، ئامرازەکانی خوێندنی من، بە پێی بەشەکان ئەو وشانەی کە پێت دراوە لە بۆشایەکانە دایبنێ. سێهەمیشیان ئەڵێ چی؟ در تصویر روبرو چه چیزهایی میبینید؟ بنویسید. ئەڵێ لە وێنەکەی بەرامبەرتە چ شتێلێک ئەبینیت؟ بینووسن. باشە؟ دواتر درباره شما الان چه چیزهایی در کیف یا روی میز شما وجود دارد و چه چیزهایی روی دیوار کلاس هست بنویسید. ئەمەیان پرسیار لە خۆتەکە ئەڵێ ئێستا چ شتێک لە ناو جانتاکەی ئێوەیە هەیە و چ شتێک لەسەر مێزەکەی ئێوە هەیە یاخود لەسەر دیوارەکە هەیە؟ بینووسن. ئەمەشیان چونکە سیدیەکەمان لا نییە، کێشەی نییە، وانەی داهاتوو بینە سەر بەشی تەحسیلێ 2. تکایە بیرتان نەچێت چەناڵەکە سەبسکرایب بکەن و وانەی تر، وانەی 9ەم لەگەڵمان بن بۆ ئەوەی بە جوانی وشەی نوێ و کاری نوێ و ڕستەی نوێ و شێوازی خوێندنەوەی وشەکان فێر بین.